دەستدانی ڕۆژنامەنووس هونەر ڕەسوڵ کە دوێنێ لە خۆپشاندانەکاندا گیانی لەدەستدا. ئێمە بە ناوی تەواوی ئەندامانەوە سەرخۆشی لە بنەماڵەی کاکە هونەر و هاوڕێیانمان لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان و تەواوی ڕۆژنامەنووسان دەکەین ڕۆحی کۆچکرد و شاد بێت و ناخۆشی نەبیننەوە. ئێستاش بە خولەکێک وەستان بۆ ڕێزگرتن لە ماندووبوونەکانی وەداد و هونەر و تەواوی گیان بەخت کردووان دەقەیەک ڕاوەستان. شەهیدان ڕووناکەرەوەی ڕێگامانن بفەرمونون. بۆ شەهید وەداد مامۆستا ڕەفیق سابیر نووسیوێتی ڕۆژێ دەمی بەیانی لە ژوانگەی پەیڤ و جوانی خۆشمێرێکیان لێ کوشتین ڕۆژ بوو کاتی بەیانی بەتین لە تافی لاوی جار بەجارێ سەرەڕۆ عاشق لە مردن بێباک بەرزە فڕ وێنەی هەڵۆ. ئێستاش داوا لە میوانان بەشێکیانەکەین کە بفەرمونون بۆ داگیرساندنی مۆم. بەناوی خۆم و ئاژانسی ڕۆژنیوزەوە بە خێراتونتان دەکەم. لە مەراسیمی ساڵیادی شەهیدکردنی وەداد حسێن سەری ڕێز و نەوازش بۆ وەداد و هەموو شەهیدانی ڕێگای ئازادی دادەنوێنین و بەڵێن دۆپات دەکەینەوە کە درێژە پێدەری ڕێگاکەیان بین. لە کاتێکدا مەراسمی ساڵیادی شەهیدکردنی ڕۆژنامەنووسی ئاژانسەکەمان وەداد حسێن بەڕێوە دەبین، دۆخی ڕۆژنامەگەری لە هەریمی کوردستان لە هەر کاتێک خراپترە و هەر ڕۆژە ڕۆژنامەنووسێک هێرشی دەکرێتە سەر، دەرفێنرێت و لە زینداندا بەند دەکرێت. بەڕێزان، ئەمڕۆ 4 ساڵی تەواوە وەداد حسێن شەهید کراوە و هەتا ئێستاش هیچ بەرەو پێشچوونێک لە کەیسەکەیدا نییە. بە ڕۆژی ڕۆناک و لە ناو ڕاستی شاردا لە بەرچاوی خاڵک ڕەفێنرا، بەڵام تەنیا کەسێکیش لەسەر ئەو کەیسە دادگایی نەکرا و سزا نەدرا. ئێمە ئەزمونێکی دوور و درێژمان لەگەڵ ئەم دەسەڵاتە هەیە. لە 12 ساڵی ڕابردوودا شاهدی ڕشتنی خوێنی 4 ڕۆژنامەنووسی ئازاد بووین، بەڵام تاوانبارانی سەرەکی دۆسیەی هیچ یەک لەو ڕۆژنامەنووسانە سزا نەدران. لە کاتی شەهیدکردنی وەداد حسێنیش دەمانزانی کە لە سایەی ئەم سیستەمی دەسەڵاتداریەی هەرێمی کوردستان دەستگا پەیوەندیدارەکان ناتوانن ئەرکەکان جێبەجێ بکەن و تاوانباران سزا بدەن. بەڵام هیچ کاتێکیش لە خوێنی ڕژاویان خۆش نەبووین و خۆش نابین. ئێمە لە چاوەڕوانی داین دەنگی حەق سەردەکەوێت و لە سایەی سیستەمێکی دموکراسیدا و لە دادگایەکی دادپەروەرانەدا بکوژان بە سزای خۆیان بگەن. بەڕێزان، بە سزاگەیاندنی تاوانباران چەندە ئازارمان دەدات. ئەو کەشە ترسناکەی لەم چەند ساڵەی دواییدا بۆ ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان دروست کراوە، هێندەی دیکە ئازارمان دەدات و ترسمان زیاتر دەکات. هیچ ڕۆژنامەنووسێکی ئازاد و هیچ ئازادی خوازێک لە ئەمنیەتی ژیانی دڵنیا نییە. ئێستا ئیتر بە یاسا دەنگی ئازادکرد دەکەن و ئازادی خوازان زیندانی دەکەن، دادگاییان دەکەن. دادگاییمان دەکەن بەهۆی ئەوەی باسی نادادیەکان دەکەین، باسی زوڵم و ستەمی دەسەڵات و گوزەرانی خراپی خەڵک دەکەین. دەمانڕفێنن و دادگاییمان دەکەن تا چیتر وشەیەک نەڵێن بەرژەوەندیەکانی ئەوان بخاتە مەترسیەوە. ئەمانە لەبەر ڕۆشنایی یاسادا دەکەن و هەر جارە و پرۆژە یاسایەکی دیکە دەخەنە پارلەمانەوە تاکۆ لە ڕێگای یاساوە سانسۆری زیاتر لەسەر ڕای ئازاد دروست بکەن و بە یاسا جێگیری بکەن کە ئەگەر جیاواز دەوان بیرمان کردەوە زیندان شوێنمانە. نمونەی هەرە بەرچاویش ڕفاندن و زیندانیکردن و کردنەوەی چەندین دۆسیە بۆ ڕۆژنامەنووسانی هاوڕێمان لە ماوەی ڕابردوو. لە هەمان ئەو دەڤەرەی وەداد و ڕۆژنامەنووس شوکری زەینەدین تێدا شەهید کران، قارەمان شوکری زەینەدین نزیکەی 50 ڕۆژە دەستگیر کراوە و ڕێگا نەدراوە هیچ کەسێک چاوی پێ بکەوێت و وەک هەموو
جارێکیش تۆمەتی بنەمای بۆ دەهۆننەوە و کە مایەی گاڵتەجاری و پێکەنینە. ئێمە دیسان هیواخوازین وەدات دوایین ڕۆژنامەنووس بێت بەهۆی وتنی ڕاستیەوە خوێنێ بڕژێت. جەختیش دەکەینەوە هیچ کات سازش لە خوێنی شەهیدەکانمان ناکەین، ئەمڕۆ بێت یان سبەی بێت تاوانباران بە سزای یاسایی خۆیان بگەن. سپاس بۆ هەمووتان. سپاس بۆ بەڕێزیان. نووسەر عەزیز ڕەئوف لە بەشێک لە نووسینەکانیدا بۆ شەهیدبوونی وەدات نووسیویەتی: وەدادی ئازیز، هەر پێمان دەکرێت مەرگەکان زیاد بکەین، هەر پێمان دەکرێت پرسە بنێرین و لۆگۆی پەیج و ئەکاونتەکانمان بکەین بە وێنەی ڕۆژنامەنووسی شەهید. هەواڵ دەزانی خەریکە مەرگیش ڕامان ناچەڵەکێنێت، خەریکە یەک هەمومان دەکوژن، کەچی کۆمەڵگەیەک سەرگەرمی نیوە موچەو نیوە کارەبایە. هەواڵ لە بەردەم شارێکدا دەڕفێنرێن و تیرۆرت دەکەن، کەس ورتەی لێوە نایێت. ئێستاش ڕێکخراوی ڕۆژنامەنووسی هەیە باس لە دادگا و دۆزینەوەی بکوژان دەکەن. وەداتی من، ئەوان بوون بە پینەچی ئەزمونێک کە تەواو بووە، بوون بە پاسەوانی دەسەڵاتێک کە لە مێژە قاچی لەدەستداوە. وەداتی من، ئەوەندە دەزانم شتێک نەکرێت سەرەی یەک ئەوانە دێت کە قسە دەکەن، نیشتیمان دەکەن بە گۆڕستانی ئەوانەی کە زمانیان هەیە. وەدادگیان تەواو لە بەردەم ئەزمونێکدا شکستی خواردووە. گەمژەیە ئەوەی باسی دەسەڵات و دادگا و دۆزینەوەی پیاوکوژان دەکات، گەمژەیە ئەوەی بە دوواداچوون دەکات و لیژنە پێک دەهێنێت. وەدادی من، تۆ یەک جار مردی، ئێمە هەزاران جار لە چاوەڕوانی و خەمدا دەمرین. ئامادەبوانی ڕێوڕسمی یادی شەهیدی ڕۆژنامەنووس وەدات حسێن کە سوکاری سەربەرزی شەهید وەدات هاوکارانمان لە ئاژانسی ڕۆژنیوز پاش تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس پاش تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەدات حسێن لەم مەراسی مەشکۆمەندە کۆتەبینەوە تا سەر لە نوێ پێکەوە پەیامی سووربوونمان لەسەر ئاشکراکردنی بکوژان و پاشان دادگاییکردنیان لە دادگایەکی عادیلانە بدەینەوە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. بکوژانی ڕۆژنامەنووسان ویستیان لە ڕێی تیرۆرەوە یا لە ڕێگەی هەڕەشە و لێدان لە سەدان ڕۆژنامەنووس و میدیاکاران، لە ڕێگەی هەڵمەتی ناشرینکردنی کەسایەتی نووسەران و ڕۆژنامەوانان میدیاکاران بێدەنگ بکەن و تەسلیم بن، بەڵام بە کۆششی ئێوەی داکۆچیکار لە ئازادی ڕۆژنامەنووسی شکستیان هێناوە و شکست دەهێنن. ئازیزان، ئەم یادە دەکەینەوە بۆنەیەکیش بۆ ڕسواکردنی داگیرکاری و هەڵمەتەکانی سوپای تورکیا بۆ سەرخاکی کوردستان و خەڵکی سڤیل و بێدیفاعی ئەو ناوچانەی ئۆپراسیۆنەکانی لێ دەکرێت. داوات لە ڕێکخراوە جیهانەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ دەکەین سەردانی کوردستان بکەن تا بە چاوی خۆیان قەبارەی ئەو زیانانە ببینن. هەروەک داوا لە حکومەتی هەرێمی کوردستانیش دەکەین وەک خۆی بێدەنگی هەڵبژاردووە لە بەرامبەر داگیرکاری با ڕێگە بە میدیاکان بدات بچن ڕووماڵی پێشنگارەکانی سوپای تورکیا بکەن و ڕایگەشتی جیهانی لێ ئاگادار بکەنەوە. سەربەرزی بۆ شەهیدان، ڕسوایی بۆ بکوژانی ڕۆژنامەنووسان و ڕسوایی بۆ بکوژانی خەڵکی دیفاعی بێمەدەنی. سواس. ئێمە ئەم ساڵیش وەک ساڵانی ڕابردوو دوو ڕۆژنامەنووسمان بە ڕاوێژی چەندین ڕۆژنامەنووس دیاری کردووە بۆ وەرگرتنی چوارەمین خەڵاتی وەدات بۆ ئازادی ڕۆژنامەگەری. ئێستاش داوا لە بەڕێز ڕۆژنامەنووس هەوراز ئەحمەد دەکەین بێتە ئێرە بۆ وەرگرتنی خەڵاتەکە، هەروەها بە سوپاسەوە داوا لە بەڕێز شنافایق دەکەین بێتە ئێرە بۆ پێدانی خەڵاتەکە. هەوراز ئەحمەد ساڵی 1970 لە شاری کەلار سەر بە ناوچەی گەرمیان لەدایک بووە. ئەزمموی زیاتر لە 10 ساڵ کاری ڕاگەیاندنی هەیە لە میدیای بینرا و بیسترا و نووسراو. لە ئێستادا لە سایتی SNN تۆڕی سلێمانی وەک پەیامنێر کار دەکات و ئەندامی دەستەی نووسەرانە لە گۆڤاری ژن و لە چەندین میدیای دیکەدا کاری کردووە. لە ماوەی کارکردنیدا تووشی زۆر ڕێگری بووە، بەڵام وەکو ژنێک بەردەوام بووە و ڕانەوەستاوە. لە ماوەی کارکردنیدا 9 جار ڕوبەڕووی پێشەلکاری بووەتەوە و لێی دراوە و ڕێگری لە ڕۆماڵکردنی کارەکانی کراوە کە دوایین جاریان لە خۆپشاندانەکانی شاری سلێمانی دژ بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لەسەر خاکی باشووری کوردستان بووە. داوا لە بەڕێز بەشدار عوسمانەکەین بێتە ئێرە بۆ نوێنەرایەتی ڕۆژنامەنووسی زیندانی کراو قارەمان شوکری خەڵاتەکە وەربگرێت. هەروەها داوا لە بەڕێز کەمال حەسەنەکەین بێتە ئێرە بۆ پێدانی خەڵاتەکە. قارەمان شوکری لە ساڵی 1994 لە شیلاتزێ لەدایک بووە و هەر لە منداڵیەوە لەگەڵ باوکیدا کاری وێنەگری کردووە.
کە باوکی وەک وێنەگر و پەیامنێر کاری بۆ کەناڵی KNN کردووە. قارەمان ماوەی ساڵێک زیاتر بوو وێنەگر و پەیامنێر لە سنووری شارۆچکەی ئامەدی کاری دەکرد بۆ ماڵپەری KNN. نزیکەی 50 ڕۆژە لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراوە و لە ئێستادا لە زینداندایە کە هەرچی زووە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی پەرلەمانی هەرێمی کوردستان و عێراق کە خاوەنداریەتی لە ڕۆژنامەنووس قارەمان شوکری بکەن و چیتر لە چاوەڕوانی کەس نەمێننەوە بە بیانووی نەبوونی داواکاری خەڵکلیان. ئێمە بە ناوی تەواوی ئامادەبووانەوە داواکارین هەرچی زووە بە دوواداچوون بۆ کەیسە بکەن و نەکەونە دوای تۆمەت و سیناریۆکانی دەسەڵاتەوە. بەلایەنی کەمەوە سەردانی قارەمان بکەن و لە زمانی خۆیەوە ڕاستیەکان بزانن و لە دۆخی تەندروستی و ژیانی بکۆڵنەوە. جارێکی تر ڕێز لە ماندووبوونتان دەگرین و بەخێراتن بۆم مەراسیمە.